بوون بە ڕۆژنامەوان لە ناوچەیەکی پڕ لە ناکۆکی و ململانێ کارێکی ئاسان نییە. تەنانەت لەوە قورستریش ئەوەیە ژن بیت و لە میدیای هەواڵ لە باشووری ئاسیا کار بکەیت و بەتایبەتیش لە کشمیری ژێر بەڕێوەبەرایەتی هەندستان کە نەریت لەوێ وایە پیاوان ئەم کارە دەکەن. بەڵام چەند ژنێکی ئازا لەوانە سەنا ئەرشەد ئەو نەریتە دەگۆڕن. زۆرشت لە کەشمیر ڕوودەدەن کە مێژوێکی درێژی هەیە لە تند و تیژی. کاتێک تۆ بیر دەکەیتەوە لەوە ئێمە هەموو ڕۆژێک لە ناو ئەو ڕووداوانەدا دەژین. هیچ شتێک بەبێ دەست لێدان جێ ناهێڕێت کاتێک لە ئازارەوە سەرچاوە دەگرن. کەشمیر بۆ خۆی جێی ئیلهامە بۆ من کە من دەتوانم شتێک بۆ خۆم و کەسانی تر لێرە بکەم. باشترین ڕێگەیە کە من دۆزیمەوە بۆ گەیشتن بەوە وێنەگرتن بوو. بەڵام کارەکە مەترسی گەورەی لەگەڵدایە. لەوەتای ساڵی 1989ەوە لەم هەرێمە 18 ڕۆژنامەوان کوژراون لەو کاتەی ڕووماڵی ڕووداوی جیاجییان دەکرد. بەڵام سەنا باوەڕی وایە سەرڕایبوونی ئەو مەترسیانە ژنان دەتوانن کار بکەن و هەروەها دەتوانن هاوپیشە و هاوکاری پیاوان بن. کاتێک دەڕۆمە دەرەوە بۆ وێنەگرتن هەرگیز بیر لەوە ناکەمەوە من کچم. کاتێک دەڕۆمە دەرەوە من کەسێکی پرۆفشناڵم، من لەگەڵ بیرکردنەوەکانم دەڕۆم. ڕەگەز گرنگ نییە لەلام، تەنها شتێک کە گرنگ بێت پیشەکەمە. من هەرگیز لە ئاست پیشەکەم بایەخی زیاتر بە ڕەگەز نادەم. ڕۆژنامەوانی وێنەگر مەسرەت زەهرا هاوڕایە. دەڵێت لەگەڵ پشتگیری ڕاست هیچ فشارێکی کۆمەڵگەیی ناتوانێت ژنان بوەستێنێت لە بەردەم ئەو حەز و ئارەزوانەی هەیەە. کچان دەتوانن بەرەو پێش بچن لە هەر بوارێکدا بێت، بەڵام بۆ ئەوە پێویستیان بە پشتگیری خێزانەکانیان هەیە. هەرگیز کۆمەلگا ناتوانێت ڕات بگرێت ئەگەر خێزانەکەت پشتیوانیت بکات. هیچ شتێک ناتوانێت ترس لە تۆدا بچێنێت. مەسرەت و سەنا دەرچووی بەشی پرۆگرامی ڕۆژنامەوانین لە زانکۆی کشمیر هەردووکیان باوەڕیان وایە سەرەڕای ئەو بربەستانەی ڕوبەڕوویان دەبێتەوە ژنان لە سەرانسەری جیهان بە سەختی کار دەکەن بۆ ئەوەی ئەو بربەستە کۆمەڵایەتیانە بشکێنن کە لە نێو کۆمەڵگەیەکدا پیاو سالاری بەسەریدا زاڵە. ئەوە پەیامێکە کە ژن دەتوانێت کاری سەرسوڕهێنەر بکات.